ئێمە ئەمڕۆ لە قەزای ڕزگاری سەنتەری ئۆتیزمی ڕوانگەمان کردەوە کە هەفتەی پێشوش لە هەریر سەنتەرێکی ڕوانگەمان کردەوە. دیارە تێچووی ئەم سەنتەرە دروستکردنی بینا و ئەساسی هەمووی دەستگای خێرخوازی ڕوانگە کردوێتی و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشتەپێدانی کۆمەڵایەتی ڕێکەوتون کە پێکەوە ستافی بۆ تەرخان بکەن و بەڕێوەی ببن. ئێمە زۆر سوپاسی دەستگای ڕوانگەیەکەین کە سەنتەرێکی ئۆتیزمیان کرێتەوە ئەمڕۆ لە ڕزگاری. لە ڕوانینی بەڕێز سەرۆکی دەستگاکەمان ئیدریس نەکیڤان بارزانی کە هەمیشە پرۆژەکانی بەو ئاراستەیە بووە دەستگاکەمانی ڕاست پاردووە کە کار لەسەر بنیاتنانی ژێرخانی بکەین و هاوکاریکردن و هەماهەنگیکردنی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پێویستە بۆ داهاتووی وڵاتەکەمان ئێمە بتوانین لە ڕووی ژێرخانیەوە لە ڕووی کاری درێژخایەنەوە کارەکانی خۆمان بە ئەنجام بگێنین. ئەمێ ئەمڕۆ پێشکەشی ئەیکەین بە گوڵێک بۆ گیانی بەرزەفرەی ڕۆحی ئەنفاڵی ڕزگاری بۆ بەرگی ڕەشی دایکەکانمان بۆ فرمێسکی ئاڵەکانیان پێشکەش بێن. سوپاس و ڕێزی تایبەتم بۆ دەستگای ڕوانگە کە هەستان بە کردنەوەی سەنتەرێکی ئۆتیزم لە قەزای ڕزگاری. جێگەی دەستخۆشی و سوپاسی زۆرە. چاوی هەرچ کەسێک ماچ دەکەم کە بێتە سنوورەکەمان و دەستی هاوکاری و پرۆژە لە سنوورەکەدا جێبەجێ بکە. ئەمە خۆتان دەزانن دەبێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی ئەرکی سەرشانی کە سوکاری مناڵانی ئۆتیزم. دووبارە و سێوارە سوپاسیانەکەم نمونیان زۆر. هەبوونی سنتەرێکی وایە زۆر زەرورەت بۆ قەزای ڕزگاری چونکە چ وەکو خۆم کە دایکی منداڵێکی دواکەوتوی ژیریم ئەلحەمدولیلا و کێشانەمان ئێمە تێپەڕاندووە، بەڵام دایکانی ئێرە زۆر کێشە و گرفتیان هەیە لەگەڵ منداڵەکانیان بۆ ڕاهێنان چونکە هەتا ئێستا سنتەرێکی وایی نەبوو لە قەزاکەمانە. بۆیە جێ دەستخۆشی بۆ دەستگای ڕوانگە بۆ کردنەوەی ئەم سنتەرە چونکە پێشووتر ئەو کێشە و گرفتانی کە خێزانەکان هەیەیان بوو ئێستا و کێشانە چارەسەر ئەبێ و دڵنیاشم مناڵان سوودی باش ئەبینن ئینشاءڵڵا لەم سنتەرەیە.